لە هەر شوێنێکی ئەم جیهانە بێ جێدەست و پێگەی خۆی هەیە ئەو ئەرک و کارانە ڕادەسپێرێت کە بەو پەڕی متمانەوە پێی سپێرا و بە دڵسۆزیەوە ئەنجامی دەدات. مەبەستی منە لەم بەرنمەیەدا لە وڵاتی کەنەداوە لە نزیکەوە لەگەڵ چەند کوردێک کە لە بەشە جیاوازەکانی کوردستانەوە هاتوونە تا ئەم وڵاتە و ژیان دەکەن بزانم کار و چالاکی ئەوان چۆنە. بە سەدان کورد لەم وڵاتەدا بوونی هەیە، ئێستا سەرقاڵی کار و پیشە و بازرگانی خۆیانن. کورد لەم وڵاتە پێگەیەکی تایبەتی خۆی هەیە. دەمەوێت بزانم ئەزمموی ئەم کوردانە لەم وڵاتە چۆنە و لە ئایندەشدا چۆن ئەو دەستکەوتانی کە هەیەیان بۆ لەم وڵاتە و دەیگەڕێننەوە باوەشی نیشتیمان و بۆ خزمەتی هاوڵاتیان دەیخەنەگەر. کەنەدا دەوڵەتێکی باڵادەست لە ئەمریکای باکوور، هەشتەم وڵاتی جیهان بۆ خۆشگوزەرانی، دووەم گەورەترین وڵاتی جیهان لە ڕووی ڕووبەرەوە. پایتەختی کەنەدا ئۆتاوا. زمانی فەرمی ئەو وڵاتە ئینگلیزی و فەڕەنسی. ڕووبەر 9,984,670 کیلۆمەترە. چڕی دانیشتوان 3041 کەس بۆ هەر 1 کیلۆمەترێک. دراوی ئەو وڵاتە دۆلاری کەنەدیە. کەنەدا ئەو وڵاتەی لە ڕووی سنووری جوگرافیاوە لە هەرێمی کوردستان دوورە، بەڵام ئێستا بۆتە پەناگەیەک بۆ کوردانی هەر چوار پارچەی کوردستان کە بەهۆی خراپی دۆخی، ڕامیاری و ئابووری و شەڕ و ئاڵۆزیەکان وڵاتی خۆیان جێهێشتووە. دەمەوێت لەم بەرنمەیە باز لە کار و چالاکی پێگەی کورد بکەم لەو وڵاتەدا، دەستپێک لەگەڵ خاتوونێک کە خەڵکی باشووری کوردستانە، بەڵام ئەو لە وڵاتە لەدایک بووە و بە شووناسێکی کوردیەوە خاوەن کاری خۆیەتی لەو وڵاتە. بابزانم بەڕێستان وەکو کچە کوردێکە لەم وڵاتەیە ئەژین، خەریکی چی چەند ساڵە لەم وڵاتەیە، ئێستا تۆ لە چه بوارێکە کارەکەیت؟ دایک و باوکم تقریبا 30 سال پێش ئێستا هاتنە کەنەدا، منیش لێرە لە دایک بووم، لەگەر هەر لێرە ژیایم. ئێستا ئیشی خانی کڕین و فرۆشتن دەکەم. باشە، ئێوە چۆن ئیشی کڕین و فرۆشتن دەکەن؟ ئەوە مەسەلەن سیستەمی تایبەت بە خۆتان هەیە، تۆ هەر بە تەنیا ئیشاکە یا کۆمەڵێک کەسی تریشی لەگەڵایە؟ ناڵە لە بیدایەت بە تەنیا ئیشم دەکرد، بە سێستا لەگەڵ تیمێک ئیشەکەم پێڵێن مەترۆ سیتی پراپەرتی گروپ، 30 نەفەرین پێکەوە هەموو مەعاملە و ئیشەکانەکەین. باشە، شێوازی مامەڵەکردنی کڕینی خان و شوقە و بینایە چۆنە لێرە؟ خانی کڕین و خانی فرۆشتن فەرقیان زۆرە. مەسەلەن خانی کڕین پارەی تێئەچی، دەبی نەفەرێک بهینین بۆ ستەیجینگ، هەموو خانیەکە جوان بکات لە بۆمان تەرتیبی بکە، حازریکەین و فرۆشتن. ئیتر ئەودا فۆتۆگرافەر دێ ڕەسمی دەگری و ڤیدیۆ دەگری و هەمووی حازرەکە، ئەودا پیشانی هەموو کەسی دەین خانیەکە. ئیشی خانی کڕین فەرقیوەیە دانیشین پێکەوە، ئەو هەدادنیشین پرسیارت لێ دەکەین چ دەوێ، خانی دەوێ، عەرزت دەوێ، چ سعرێک. کە پرسیارەکانمان کرد ئەودا دەچین بزانین چ هەیە و چ نییە و خانیەکانیان پیشان دەدەین. بۆ کڕین و فرۆشتن لە ئیشەکەی تۆیە سعرێکی دیاریکراو هەیە یا لە سعرێکەوە دەست پێکە تا کۆتایی لە چەند بۆ چەند دەست پێکە؟ ئەمە لەبەروێ هەموو پێکەوە ئیشەکەین و هەموو شتێک پێکەوە تەرتیبەکەین، هەموو سعرەکەکەین لە $50,000 هەتا $10 ملیۆن. باشە، ئەم کارە بۆ کچێکی کورد قورس نییە لە وڵاتی کەنەدا، چۆن توانیت بگەی بەم پۆستە و ئیشەی ئێستات؟ ئەو کارە لە بۆ هەموو کەسێک زەحمەتە، کچ و کوڕ و ژن و پیا و هەموو عمرێک زەحمەتە. ئەمن لە بیدایەتی قسمێکی ترە مەخۆن، علمی ساحیم دەخۆن، دەمیست ببمە دکتۆر، ئیتر حەزم لێ نەبوو، پاش 3 سال قسمەکەم گۆڕی، 2-3 جاریش گۆڕیم هەتاوەکو ئیشەکەم دیتەوە کە زۆر حەزم لێ بوو. ئەمن زۆر حەزم لەو ئیشەیە لێ پێمەکرێ. زۆر باشە. ئێستا لە جیهاندا کۆمەڵە گۆڕانکاری هەیە، بە تایبەتی لەلایەن بانکەکانەوە بڕیار دەرەکرێت. ئایا تۆ چاودی ئاگات لەم هەواڵانە هەیە؟ چۆن لەگەڵ ئەم دۆخەیە خۆتانە گونجێنن؟ چۆنڵی کاریگەری هەیە لەسەر ئیشی ئێوە بە تایبەتی خان و شوقە و زەوی و ئەم شتانە؟ ئێستا لێرە لە بۆ مودەی 3 سال زۆر ئاسان بوو خانی بفرۆشی، لەبەرەوەی ئینترەست ڕێیتەکان نزم بوون. عالم کە دەیانویست خانی بکڕن دەیانتوانی زۆر پارە بدەن بە خانیەکە. ئێستا گۆڕایە، ئێستا خانی فرۆشتن تۆزێک زەحمەتتر بووە، بەس خانی کڕین زۆر ئاسانتر بووە.
بەڵێ. زۆر باشە. تۆ چ پامێکت هەیە بۆ گەنجان مەسەرەن پامی ئەڤین چییە بۆ ئەو گەنجانی کە هاوتەمەنی تۆن هەم لە وڵاتان لە تاراوگان یاخۆت لە کوردستانن چۆن گەنجێک بتوانێت بگات بە ئاواتەکانی خۆی؟ من پێم باشە هەموو گەنجێک بخوێنی وەشتێک بخوێنی کە حەزی لێبی. ئەگەر حەزت لە قسمەک نەبوو بیگۆڕە مشکلە نییە، 3-4 زاریش بیگۆڕە هەتا شتێکە دیتۆ کە زۆر حەزت لێبوو. لەبەرەوەی کە حەزت لێبوو ئەو دەمی دەتانی وریابی و زۆر ئیش بکەی. مەسەڵەن ئیشی من جار هەیە ڕۆژی 16 ساعت دەبی ئیش بکەم، ئەو ئیشە پێ ناکرێ ئەگەر حەزت لێ نەبێ. ڕاستە. تۆ چەند ساڵە خۆت پارە بۆ خۆت پەیدا دەکەی، یعنی نە حکومە سەپۆرتت دەکات نە فامیلیەکەت هەر خۆت پارە بۆ خۆت پەیدا دەکەی؟ چەند ساڵە؟ وڵا من لە 18 ساڵیەوە ئیشەکەم، دایک و باوکشم یارمەتیان ئەدام، بەس ئێستا ئیشەکەم بەخۆتەوە باشترە لەبوو. ئێستا خۆت بەس خۆت یعنی سەپۆرتی خۆت دەکەیت، یعنی سەرچاویدارتر خۆتی؟ بەڵێ بەس زۆر زۆری پێچوە. ناوبانگی کورد لەم وڵاتە بەهۆی زیرەکی و دڵسۆزی لە کاروباری بەڕێوەبردننی سەرجەم سێکتەرەکان زۆر بارزە، بە تایبەتی لە ڕووی زانستیەوە لە ئاستێکی زۆر باشدایە. دیلان کچە کوردێکی دیکەی خەڵکی باشووری کوردستانە، ساڵانێکە لەم وڵاتە لەگەڵ خێزانەکەی ژیان دەکات. ئەو ئێستا لە پێگەیەکی بەرزی زانستی پزیشکیدا لەو وڵاتەدا کار دەکات. چەند ساڵە لێرەی لەگەڵ کێ هاتیتە ئەم وڵاتە؟ سەرەتا چۆن دەستت پێ کرد؟ ئێستا تۆ لە چ بوارەکە کارەکەیت؟ من ناوم دیلانە، تەمەنم 25 ساڵە. لە ساڵی 2001 هاتم بۆ کانادا بۆ ئاتەوە، هاتم لەگەڵ بۆ کودەیەکم و براگۆرەکەم و هەموو ژیانم زۆر حەزم لە ساینس بوو، بۆ ئەوە بچوومە باشلرز in neuroscience داکرد لە Carleton University. دوای ئەوە چووم بە PhD یەکسەر، دکتۆرا خوێنم ئێستا لە McGill University و لەسەر سبجەکتی neuroscience و embryonic stem cells. باشە. تۆ چەند ساڵە پێچوو تا ئەم بڕوانامەیە و ئەم شەهادەت بەدەستێنا و ئێستا لە دکتۆرای خوێنی؟ ئایا بە ئاسانی ئەم کارە دەستکەوت یا زۆر هەوڵت بۆدا؟ زۆر هەوڵم بۆدا. 4 ساڵی باشلرزم تەواو کرد، دوایەوە چووم ماجستێر بخوێنم، بەس یەکەم ساڵی ماجستێر الحەمدوللا زۆر چاکم کرد، منیان خست بە دکتۆرا. ئێستا 4هەم ساڵی دکتۆرامە یەک ساڵ ماوە. باشە. کارکردن لێرە چۆنە بۆ گەنجان؟ یعنی چۆن دەبێت ببی بە خاوەن کارێکی خۆت، چۆن پلانی بۆ دادەنێ؟ گەنجەکان چۆن هەوڵ دەدەن بۆ ئەوەی کە چۆن لی پارەیشیان دەستکێ مانگانە لە هەر بەشێکا بێت؟ ئەم وڵاتە وڵاتێکی ئیشکارە، ئەبێ هەموو کەس لێرە ئیشکات. لە ساڵی 16 ساڵ هەموو کەسی ئیشکات. من کەس ناناسم کە ئیش ناکات لە گەنجی و حتا ئێستا، و هەموو کەسێک ریسپانسیبڵە بۆ ژیانی خۆی. کەس نییە یامتیدات بڵێیت حکومت پارەدات بە خەڵکوانە. منش حتا لە 16 ساڵی 2 ئیشمە کرد. من کە باشلرزمە خوێند فول تایم لە مەکتەب بووم، سعیم کرد لەسەرەوەش 3 ئیشم کرد. هەم لە پارلمنت ئینترنشپم هەبوو، هەم لە بینا رنتل ئێجنت بووم، هەم لە شەوان لە بانزیرخانە ئیشم کرد. زۆر باشە. ئێوە وەکو کچە کوردێک مەسەرەن لەم وڵاتەن چۆنڵی کە خۆتان دەناسێنن شانازی دەکەن کولتور و چۆنڵی ئەدەبیاتی کوردی و نازنامەی کوردیتان بە خەڵکی بیانی ناساندۆ لەم وڵاتە؟ چۆن ئێمە هەمومان ئەو کۆمەڵەتی کوردیمان هەیە لە شاری ئاتۆوە، لە شاری تۆرۆنتۆ کۆمەڵەتی گۆڕیمان هەیە، لەسەرەوەش کۆمەڵەتی گەنجی کوردیمان هەیە و کە خەڵک پرسیارەکەن تۆ خەڵکی کوێیت؟ مێڵە من خەڵکی کوردستانم. لەسەرەوەش ئەمە هەڵپەرکەیەکەین و هەفتەی نۆڕۆزمان هەیە و جلی کوردی لەبەرەکەی دەرەوە ڕەسمەگرین. خەڵکی لێرە کەنەدی ئەزانن کوردکەن و ئەزانن کوردستان چییە. باشە. ئێوە مەسەرەن لەم وڵاتەیە هیچ کێشەیەکتان نییە چۆنڵی ئێوە هەوڵی خۆتان داوە کە ببن بە چۆنڵی کەسە باشەکانی ئەم وڵاتە، یعنی خزمەت بکەن؟ ناوبانگی کورد لەم وڵاتەیە چۆنە؟ ناوبانگی کورد لێرە زۆر باشە، خاصن خەڵکی کەنەدی زۆر حەزان لە کوردە. ئەمە هەمومان هەوڵمانداوە بۆی خەڵکی باش بین و سەرکەوتوو بین لە مەکتەب بۆ ئەوەی کوردستان بهێنە پێشەوە. باشە. تۆ هیچ پلانێکت هەیە بۆ داهاتوو بگەڕیتەوە وڵاتەکەی خۆت، ئەو پسپۆڕی خۆت لە کوردستان چۆنڵی خزمەتی خەڵکی کوردستانی پێ بکەیت؟ بڵە زۆر حەزەکەم بڕۆمەوە، خۆی کوردستان دایمە لە دڵی خۆمە. هەموو 4 ساڵ حەزەکەم چم سەفەرکەم ماڵی باوکو ماڵی دایکم بینم، حەزەکەم دوای دکتۆرەکەم بڕۆمەوە بۆ سلێمانی خەڵکی سلێمانین بگەڕێمە و خزمەتی خەڵکی خۆم بکەم ئینشاءڵڵا. ژمارەی کورد لە وڵاتی کەنەدا نزیکەی 30,000 کورد لە وڵاتە دەژی. بە پێی ڕیزبەندیەکان خەڵکی باکووری کوردستان، ڕۆژهەڵاتی کوردستان، باشووری کوردستان، ڕۆژئاوای کوردستان.
شارە کوردنشینەکان ئۆتاوا، ڤانکۆڤەر، تۆرینتۆ، هامڵتن. ئێستا بەشێک لە کوردانی کەنەدا سەرقاڵی کاری تایبەت بەخۆیانن، دەیان کارمەندی کورد و بیانی لەلایەن کار دەکەن. لە ئۆتاوای پایتەختی کەنەداوە کوردێکی خەڵکی دهۆک بەسەر دەکەمەوە کە خاوەندارەتی بڕاندێکی خواردن دەکات. چیرۆکی سەرکەوتنی ئەم کووردە لە زمانی خۆیەوە دەبیستین. دەمەوێت پرسیار لە بەڕێستان بکەم، ئێوە وەکو کوردێک لە باشووری کوردستانەوە لە ساڵی چەنەوە لە وڵاتەیان سەرقاڵی چین ئێوە لێرە چۆن خزمەت دەکەن؟ ئەم کە ساڵی نوەتی گەیشتمە ئێرە بزنسی پیتزا دەستم پێ کرد لێرە، سەیرم کرد لێرە ئەو وەختە زۆر کورد لێرە نەبوون، بەڵام مەجموعەیەکی کورد هەبوون لێرە، ئەحوالیان ئەوە بۆ حەزیان دەکرد بزنس و شتیوا بکەن. من لەگەڵ شەریکەکەم کە ئەویش کوردە دکتۆر سیروان قازی ئەو کۆمپەنیە کردمانەوە لە ساڵی نوەت بە 3 محل دەستمان پێ کرد. دوایە ئەو کوردی هەبوو کە لە ئۆتاوا یان لە مۆنتریال زانیان کوردێک هەیە لێرە کۆمپەنی پیزای کردیەوە، هاتن لەگەڵمان ئەوەی پارەی هەبوو 30,000 40,000 70,000 منیش زۆر یارمەتیانم دا تا ئەو بزنسە بکەینەوە. بە خلالی 3 ساڵ بۆ تقریبا 17 محل ئەغلبیان کورد بوون کە کوردی یا باشوورە یا باکوورە یا ڕۆژهەڵاتە ڕۆژهاوایە، بەڵام ئەغلبیان کە کورد بوون. ئەوەی توانیمان مساعدەیانمان کرد تا بچنە پێشەوە. زۆر باشە. ئێوە ئێستا چۆنڵی چەند کارمەندتان هەیە؟ باسیەوەت کرد هاوکاری کوردتان کردووە، ئێستا ئێوە سەرپەرشتی چەند کارمەند دەکەن؟ ئەتوانین بڵێین کورد لەم وڵاتەیە جێدەستی خۆی هەیە؟ بەڵێ زۆر. ئەمە لە بیدایەتە کە کۆمپەنی کردمانەوە بە خلالی 2 ساڵ دەتوانم پێت بڵم حدودی 150 عائلەی کورد لەگەڵمان ئیشیان کرد، یا خاوەنی بزنس بوون یانیش کارکەر بوون لە دوکانەکان. بەڵام لەو پاش 28 ساڵ ئەمە کۆمپەنیەکە گەورەمان کرد، بووینە شەریکی گەورەترین پیتزا لە جیهانە. ئەمە ئێستا ممەسلی ئەو کۆمپەنیایە و بەتەماینە زۆر محلەکانی کە بکەینەوە یا خاوەنیان کورد بن یان لەگەڵمان ئیش بکەن. ئەمە بە تەقدیری ئێمە دەگەینە حدودی 500-600 نەفەری کورد کە لە کۆمپەنیەکە ئیش بکەن. زۆر باشە. ئێوە وەکو هاوڵاتیانی هەرێمی کوردستان چۆنڵی کورد لێرە ئێستا دەتوانین بڵین بۆ تا خاوەنی بزنسی خۆی و کاری خۆی لە وڵاتەیە؟ بەڵێ ئەرێ وەڵڵا خاستن کە لە نۆرت ئەمریکایە کەنەدایە کوردی ئێمە چونکە دوورن لە کوردستان حەز دەکەن دامەزرێن لێرە، حەزەکەن بزنس بکەنەوە، حەزەکەن ناویان دەربچیتن، زۆر هەوڵ دەدەن و زۆریان بووینە خاوەنی بزنس کە لە شاری ئێمە شاری ئۆتاوایە کە پایتەختی کەنەدایە. زۆر خەڵکی کورد هەیە بزنسیان هەیە و زۆرتر دیسان هەر بزنسی دەکەنەوە و زۆر هەوڵ دەدەن کە بزنسی خۆیان بکەنەوە و یارمەتی خزمەکانیان بکەن لە کوردستان. کاک مسلێ خەڵکی کوردستان بۆ ناسراوە دایما خەڵکێکی نیشتیمان پەروەرن، لە هەر شوێنێ بن پەیامی خۆیان ئەگەێنن، پەیامی کوردانە ئەگەێنن. تۆ تەمەنێکە لێرەی نزیکی 31 ساڵە لەم وڵاتەیە ئەژین. ئەگەر ئەم پرسیارە لە بەڕێستان بکەم پەیامی تۆ چۆن بووە؟ پەیامی کورد چۆن گەیاندووە لەم وڵاتەیە؟ واللهی کوردی ئێرە لە ڕۆژی ئەوەلی پەیامێکی زۆر بەقووەتیان هەبوو لە هەموو مناسبەیەکی کوردی، یا نەوروز بیت یانیش هەر ئەوەی کوردی بیتن هەوڵ دەداین پێکەوە یا لێرە لە ئۆتاوا یا لە تۆرنتۆ کو دەبینەوە مزاهرات دەردەچین تا بە هەموو توانایەک ئەغلبی کوردی ئێرە نەک هەر کوردستانی عێراق، هەر کوردستانی باشوور یانی باشووریشیان ڕۆژهەڵات ڕۆژ ئاوا هەموو بە یەک دەست لەسەر لەگەڵ ملەتی خۆیان ڕادەوەستێن و ئەو شتێکی زۆر باشە کە لە ئۆتاوا بزات دەبینم هەمویان بە یەک دڵ و بە یەک دەست ئیش دەکەن. باشە، تۆ لە کۆتاییە چیت هەیە پەیامت بۆ هەرێمی کوردستان؟ واللهی من زۆر حەز دەکەم ئەمە کە ئەو کوردی بێتە ئێرە
ئیش بکەن بگەنە نەتیجەیەک کە ناوی ملەتی خۆیان بەرز بکەن، یارمەتی ملەتی خۆیان بدەن تا بگەینە نەتیجەیەکی باش. و لەوەی زیاتر ئەمە زۆر حەز دەکەین کە خەڵک لێرە بچن یارمەتی لە کوردستان بزنس بکەنەوە تا بزنسەکەیان بچتە سەرەوە و یارمەتی خەڵکی فەقیر و ژار بکەن. ئەڵێن ئەو کوردانی کە لە تاراوگە دەژین هەمویان یەک ئامانجیان هەیە، یەک بیرکردنەوەیان هەیە کە لە کۆتاییە لەم وڵاتە هەشتێ بن دواتر بگەڕێنەوە وڵاتەکەی خۆیان و خزمەت بکەن. ئەمەش هەر لە بەڕێستانە بەدی دەکرێت؟ ئەمە لەو باوەڕین خەڵکی ئێرە ئەوەی کە ئەغلبیان منداڵیان کە گەورە دەبن سەقافەتێکی معەنیان هەیە. لێرە ئەتو دەزانی کە جێگایەکە کە لە بەرزترین دەوڵەتە لە یەکەکە لە بەرزترین وڵاتان. ئەمن زۆر حەز دەکەم کە ئەو کوردەی بگەتە ئێرە. زۆر جێگامان هەیە، ئەمە یارمەتیان دەدەین، هەوڵ دەدەین کە بۆ خوێندن بۆ بچنە سەرەوە کە خزمەتی ملەتی خۆیان بکەین و ئینشاءڵڵا دەگەینە ئامانجی خۆمان هەمومان. ئەگەرچی بەشێکی زۆری کوردانی ئەو وڵاتە بەهۆی بارودۆخی جیاوازەوە وڵاتیان جێهێشتووە، ئێستا کە خاوەنکاری خۆیانن لە وڵاتە، بەڵام ئەوان دەیانەوێت بگەڕێنەوە باوەشی نیشتیمان و لەوێ درێژە بە کاروباری خۆیان بدەن و ئەو ئەزمونەی لەم وڵاتە فێری بوون بیخەنە خزمەتی نیشتیمانەوە. چەنە خۆت ماندوو کرد تا گەیشتیت بەم ئاستەی ئێستا و پلانی تۆ چیە لە داهاتوودا؟ دەگەڕیتەوە کوردستان خزمەت دەکەی لە بوارەکەی خۆتە؟ ئەمن ئەوڵێ بچلرزم وەرگرت لە بایۆلۆجیدا، دوای وێ ماسترزم وەرگرت لە هەڵت پالیسی کە دەبێتە سیاست و سڵامەتی بەیەکەوە. ئەلانیژەوە دکتۆرای دەخێنم دەسڵامەتیدا هەڵت ساینس و ڕشتەکەشم زیاتر ڕەبتی بە سڵامەتی مناڵاندا کە زگی دایکی حامیلەدان. لەبەروەش واقعاً دە علومیدا دە تاقیقێدا مهمترین شت ئەوەیە کە ئەتۆ زانیاری بڵاوکەیەوە کە ئینسانەکانی دیکە لە هەر وڵاتێکی بن بتوان ئیسفادە لەو زانیاریەی بکەن. مهمەکەش ئەوەیە دایکی حامیلە چۆن دەتوانانی ئیسفادە لەو زانیاریەی بکە وەختێکی حامیلەیە بۆ سڵامەتی منداڵەکەی. ئیدی لەبەروەی من حەز دەکەم ئەو زانیاریەی پەخشکەمەوە بۆ ژنەکانی کوردستان، تەواوی ژنی کورد لە دنیادا کە بتوانن ئاگایان لە مناڵەکانی خۆیان بێ، ئاگایان لە سڵامەتی خۆیاندا بێ و ئاواش بچینە پێشێ ژن کولەن سڵامەت بێ و بەدەستێنانی بڕوانامەی شووا بۆ ئافرەتێکی کورد لە وڵاتەیە سەخت نەبوو؟ وەڵاجا سەختی خۆی هەیە، بەڵام ئەگە بەڕاستی علاقەت بە دەرسەکەت هەبێ بە ئیشەکەت هەبێ زۆر سەختیش نییە، چون بەڕاستیە تۆ هەموو ڕۆژێ مەجبوری ئیش بکەی لە وڵاتە، وەختێکی ئیشەکەت پێخۆشە سەخت نییە. باشە، ژیان لێرەوەنە ئاسانە مەسەڵەن بە ئاسانی بگەی بە ئاواتەکانە بە ئاسانی پارە پەیدا بکەی یاخۆ دەبێت پلانی بۆ دابنەی هەوڵ بدەیت؟ 100% دەبێت خۆت زۆر ماندووکەی، دەبێت خەونی خۆت واقعاً بنووسی وە فکرکەوە کە چۆن دەتوانی پێیان بگەی، دەبێت تەلاشێکی زۆر بکەی، زۆر سەختکاری بکەی بۆی کە بۆوانە بگەی. ئەسڵەن ئاسانی ژنیە، بەڵام مهم ئەوەیە کە جوانەکان ڕەبتینێ لە چۆن کە فقط تەلاشە بکەن بەو خەونانە بگەن، چون ئەگە تۆ ئیشێکی زۆر بکەی ئەگە پێشی نەگەی ئەقەلەن دەتوانی بڵێ کە ئەمن ئیشێکی زۆرم کرد، زۆر بۆ من سەخت بوو بەڵام خۆشحاڵم کە کردم. باشە، منم پرسیارە لەوانەیە لە هەموو میوانەکانم کەم لەبەرەوەی ئێوە لە تاراوگان لە وڵاتێکی دەرەوە توانای گەنجانی کورد لەم وڵاتەیە چۆنە؟ ئایا مەسەلەن گەنجانی کورد دەتوانن لەم وڵاتە داهێنان بکەن، دەتوانن خزمەت بکەن؟ ئێوە کە ئێستا لە وڵاتان چۆن خزمەتان بە ناوی و دۆزی کورد کردووە لە وڵاتەیە؟ وەڵا جوانی کرد وەک هەموو جوانێکی دیکە لێرە دەتوانێت ئیش بکات، دەتوانێت بە ئارەزووکانی خۆی بگات. مهم نێ ئەتۆ خەڵکی چۆی، فقط مهم ئەوەیە کە ئەتۆ سەخت کارێ بکەی
دەتوانی بە خەونەکانت بگەی و من تا ئەلان بە هەموو کەس دەڵێم کوردم زۆریشم پێخۆشە کە کوردم زۆرم وڵاتی خۆم خۆش دەوێ و زۆریان بیر دەکەم زۆر زوو دەچین بۆ سەفەر بەڵام مهم ئەوەیە کە هەم کوردایەتی خۆت ڕاگری هەم بتوانی سەخت لێرە کاری بکەی بە ئارەزووکان بگەی و لەبیرت نەچێتەوە کە بۆ خۆشت کوردی باشە تۆ ئەگەر ئێستا چیتە سەر ئیشی خۆت بە هەوڵ و ماندووبوونی خۆتە یاخود حکومەت یارمەتی یاوید یاخود ئایلەکەت یارمەتی داویت ئێستا تۆ خۆت ماندوو کردووە یا جۆڵی بە حازری هاتوویتە سەر ئیشێک وەڵا خۆم زۆر ماندوو کردووە بەڵام ئەوەش نییە کە کەس یارمەتی نەداوم لە وڵاتە یارمەتی زۆرە خەڵکەکە واقعان زۆر مهرەبانن مەخصوصان ئەوانەی کە لە جێی گەورەترن لە خۆت وەکو ئوستاد زۆر یارمەتی دەدەن بۆی کە کۆمەکت بکەنە تۆ بگەی بەو جێیە کە تۆ واقعان پێت خۆشە ناڵم سەخت نییە بەڵام یارمەتێکەش زۆر یارمەتی دەدا. ئەگەرچی لە ڕووی مافی بوونی هاوڵاتیەوە لە کەنەدا زۆربەی مافەکان دەستەبەر کراوە بەڵام ژیانکردن لەم وڵاتە ئاسان نییە دەبێت هەوڵێکی زۆری بۆ بدەیت بۆ ئەوەی بژێوی ژیانە بەدەست بهێنی. شیلان نمونەی دەیان خانمی کووردە لەم وڵاتە کە سەرەڕای سەختیەکی زۆر توانیوێتی ئاستەنگەکان ببڕێت و ئێستا وەک یەکێک لە نێوەنگیرەکانی کەرتی خانوبەرە لە وڵاتە کاری خۆی دەکات. دەمەوێت بپرسم خات و شیلان لەم وڵاتەیە چ کارێکەکە چۆنم کاری دەست پێ کرد کوردێک خاتونێک چ خزمەتێکەکە لەم وڵاتە؟ من لە ساڵی 2016ەوە کە لایسنسم کرد لە ساڵی 2007ەوە دەستم بەکارکردن کردووە لە بواری کڕین و فرۆشت. باشە ئیشەکە چۆنە یانی ئەگەر بۆ ئێمە باسکەی چۆنە ڕۆژانە چەند کاتژمێر ئیشەکەی بۆ خانمێکی کورد چۆنە ئەزمونێکی تازەی ژیانکردنی تاقی کردوێتەوە؟ ئیشەکەی من بەهۆیەوە کە مناڵەکانم بچوو بوون لە ساڵەکانی بڵێن 2010 و 2019 ئەوانە کەمێک کارەکەم مەسەن وەکو فوڵ تایمێک کارم نەکرد یعنی وەکو بەردەوام هەموو ڕۆژێکە مەسەن بێژین هەموو ڕۆژێ ئیش بکەم کەمتر بوو مەسەن سعاتەکانم بەس لە ساڵی 2020 هەموو ڕۆژێ سعاتەکانم یانێ شاید بێژم لە سعات نوێی بەیانی و هەتا نوێی شەوە توانم بێژم خەریکی کارم. من دەمەوێت پرسیارێک لە تۆ بکەم زۆر جار دەوترێت وڵاتانی ڕۆژ ئاوا وڵاتانی مەسەلەن کەنەدا ئەمریکا ئەوروپا دەوترێت مەسەلەن ژیانکردن لەم وڵاتانە زۆر ئاسانە پارە پەیداکردن لەم وڵاتانە زۆر ئاسانە ئایا ژیانکردن ئاسانە لەم وڵاتانە؟ بەخاطرەوە کەسانە لە دوورەوە هیچدا ناتونە سێرە کە بزانن پارە پەیاکردن لێرە کە هیچ وەختی ئاسانیەوە ئێمە بە ئاسانی نییە کە مەسەن بڵین وڵا ئەو ئێمە زۆر بە ئاسانی پارە پەیاکەین هەر من خۆم بۆ ئەم لایسنسی ڕڵستیتیە کە 6 دانە کۆرسی بووە تێمپەڕاندووە کە گرتومە هیچ وەخت ئاسان نەبووە دەرسێکی زۆرم بۆ خوێندووە شەو بۆ تا سعات 3-4 نەخۆتوم بەیانی وا بۆ سعات مەسەن بۆ نمونە 5 ساڵم ڕۆشتوم بۆ سەر ئیمتحان ئاسان نییە بەڵام ئێمە من بۆ خۆم هەموو شتێک مەسەن هیچ وەختێ نایێژم قورسە بەس ئەوە نییە کە بڵێ کەسێکە لە دەرەوە بوو زۆر بە ئاسانی پارە پەیاکە. باشە ئەین زۆر جار شتێکی تریشێ هەر بۆ ئەم وڵاتانە مەسەن بۆ وڵاتێکی وەکو کەنەدا باسی ئەوە کرێت کە هیچ کاتێ تووشی کێشەی ئابووری نابێت هیچ کاتێک قەیرانی ئابووری نییە بە حکمی کارەکەی تۆ کەم ئەبێ متابعە بکەی ئاگاد لە هەواڵەکان بێ ئاگاد لە شت بێ ئایا ئەم وڵاتانەش چۆنڵی ئابوورێکی جێگیریان هەیە یا گۆڕانکاری بەسەریایە ئەمانش تووشی قەیرانی ئابووریە بن؟ نه ئەمانیش تووشی قەیرانی ئابووریە بن بە دڵنیاییەوە بۆ نمونە کەنەدا ئێمە ئیمساڵ قەیرانی ئابووریمانە ئیسە مەسەن هەر لە نرخی گازۆ بگرێ بنزین هەتا ئەگەیە بە مەسەن خواردن لە سوپەرمارکتەکانە هەموو هینی هەتا جلوبەرگ دوایەوە سیارە و مەسەن بڵین خان و ئەمانە هەمووی خانوو کە دابەزیوە بەڵام شتەکانی تر هەموو بەرزۆ بۆتەوە هەر ئەو کەرستانە کە ئێمە خانوبەرەی پێ باشەکەین بۆ نمونە بێڵدەرەکان پێ ئەیکڕن و خانووی پێەکەن و هەر هەمووی وەختوا بوو تازە بڵێن لە زستانە قیمەتەکان شتی وا بوو ئەسەن دوو بەرابەر بوو. ئەمە تەنها نمونەی چەند کوردێک بوون لە پارچە جیاوازەکانی کوردستانەوە لە وڵاتی کەنەدا
کە سەرقاڵی کار و ژیانی خۆیان بوون. ئەوان بەو پەڕی بیرروڕای نیشتیمانیەوە ئاواتی ئەویان هەیە لە دوا ڕۆژدا بگەڕێنەوە باوەشی نیشتیمان و خزمەت بکەن و ڕۆڵیان هەبێت لە بوژانەوە و پێشخستنی وڵات.